ئەو کۆمەڵگای کە ڕیباخۆرە ڕقی لەو کۆمەڵگایە کە ڕیباخۆر نییە. بۆیەشە غەرب زۆر تەرکیزی سەرەوە کاتەوە کە ئەبێ وڵاتەکانی مسلمانانیش گەشە بکەن و ئەبێ وڵات ببوژێنەوە بەچی بەڕیبا بۆ وەکو ئەوانیان لێبێت ئەو فسق و فەساد کە کەوتوتە ناو ئەوان ئەبێ وەکو ئەوانیان لێبێت. بۆیشە خلافەتی عوسمانیان ڕوخان بۆی کە ڕیبا بدەن، بۆیشە جەنگ ئەنێنەوە لە ناو وڵاتی مسلمانان بۆی کە دا بتەبن، بۆی کە تەسلیمی ئەم ڕیبایە بن، بۆی کە ڕیبا بکەن و کۆمپانیاکان بین، بانکەکان بینن، بۆی کە بەو کۆمپانیا و بانکانە کۆمەڵێک ڕیبا وەربگرن و ئەوانش بە هەمان کێشەوە بناڵێن هەروەک چۆن ئەوان ئەناڵێن بەو کێشانەوە. دەت سەیری بکە خۆشەویستە کە لە دەرسی ڕابردووبووم باسکردن ئەبێ کەمیشت شتەکانی گران بکرێت، هەموو شت گران بکرێت، نرخی پارە کەم بکرێتەوە، نرخی پارە بەهای نەمێنێ و کاڵایەکان گران بکرێت کە پێڵن هەڵاوسان کە بێقیمەتبوونی پارەیە بەرامبەر بە کاڵە. ئەمەشیان کردو بۆی ڕۆژ بە ڕۆژ کارەبا و وزە و خەدەماتەکان و بەلەدیەکان و ئیتر ڕوسومات و زەریبە و گومرگ ئەوانە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکرێت تا قەرزەکە زیاد بکرێت ئەمەشتە زیاد دەکرێت. کە ئەمە زیادەکرێت شتەکان کاڵایەکانی گرانە بن، کە کاڵایەکان گران بوون ئەبێ پێویستە ئەو شتێک کە لەسەر زەوی هەیە هەمووی زەریبێ لێ وەربگیرێت. ئەوەی کە ئیشەکات، ئەوەی کە سەیرەکات، ئەوەی کە گوێگری وەکو ڕادیۆی، ئەوەی کە ئاو ئەخواتەوە حەقی ئاوەکەی، حەقی کارەبایەکەی، حەقی هەموو شتەکان کە هەیە ئەبێ پارەی لێ بدات، زەریبەی لێ بدات. ئەو پارێکە ئیشەکات ئەبێ زەریبەی لێ بدات، جلبەرگە کڕێ ئەبێت زەریبەی لێ بدات. ئەمە هەنگاوی دووەم، یەکەمیش هەڵاوسان، دووەمیان زەریبە، سێم هەموو شتێک بخەیتە بازار، هەموو شتێک بخەیتە بازار. ئەو شتێک کە عیبە بیکەی بە بازار، ئەو شتێک کە حرامە بیکەی بە بازار. وەکو بۆ نمونە لەش فرۆشی ئەبێ ڕەوازی پێ بدەیت بۆی کە حکومەت بتوانێت کۆمەڵێک پارەی لەم ڕێگایە دەستکەوێت، چونکە ئەمیش کاڵایەکە شتێکە پارەوە دەستدێنێت بۆ دانەوەی قەرزەکەیە. بە ناوی مافی ئافرەتەوە ئەبێ پارە دەستکەوێت. کاڵێ مافی ئافرەت بزانە مەبەستی پارە پەیداکردنە بەو ئافرەتە. چۆن ئەڵێ بۆ نمونە ئەڵێ ئەبێ مەشروب حەڵاڵ بکرێ، ئینسانەکان کەیفی خۆیان مرۆڤەکان ئازادن، ئازادی ڕادەربڕینە، لیبرالیە. بۆ لە لیبرالی یعنی مادەم من بووم بە 18 ساڵ چی ئەەکەم و چی ئەخۆم چی لەبەرەکەم من سەربەستم. بۆی ئەم بیر و بۆچون ناو خەڵکە دروست دەکەن بە تایبەت لە ناو گەنجەکانە، بۆی ئەم گەنجە جگەرە بچێشێ، مەشروب بخواتەوە، نێرگەلە بچێشێ، بستە قومارخانە، بچیتە بۆ دیسکۆیەکان، بچی بۆ مەلهایەکان، بچی بۆ مەساجە، بۆ چونکە ئەمانە کۆمەڵێک بازاڕن، کۆمەڵێک پارەی بەدەستەکەوێت. ئەگەر بێت و ئەم ئافرەتە لەش فرۆژنەکە چێ بچی بۆ مەلهایەکانە، چێ بچی بۆ لەش فرۆشیە. ئەگەر بێت و ئەم گەنجە سەر بۆژنەکە بە ناوی لیبرالی، بۆی کە من سەربەستم چی ئەەکەم و چی ئەڵێم و چی لەبەرەکەم، ئەدی چێ بیتە مشتری ئەم بازاڕان؟ ئەی چی ئەو هەموو کۆمپانیانە بەگەڕ بێخێت؟ ئەگەر ئەم کۆمپانیانە و بازاڕانە بەگەڕ نەخات کۆمەڵێک پارە و زەریبە و پارەی شاگرد و ئەوان دەست نەکەوێت، حکوومەت ئەی زەریبەکە لە چ وەربگرێت، ئەی چۆن ئەم قەرزەی بداتەوە. بۆی هەر یەکێک لەو مافانێک کە باسەکات بزانن مەبەستی دانەوەی قەرزەکەیە. هەروەک چۆن ئەڵێ بۆ نمونە ئەبێ ڕێژەی هەناردەکردنی نەوت زیاد بکەین، مەبەستی چێ؟ مەبەست دەستکەوتنی پارەیە. کاڵێ مافی ئافرەت و مافی ژن و ئەوانە ئەبێ مەبەستی پارەکەی ئاگادار، مەبەستی دانەوەی قەرزەکەیە. کاڵێ ئەبێ خەڵکی سەربەز بن لە جلوبەرگ و لە پۆشاک و لە ڕادەربڕینە، بزانە مەبەستی پارەکەی هەروەک چۆن لە نەوتەکەی مەبەستی پارەکەیە. کەواتە هەموو شتێک، هەموو عیبەیەک، هەموو حەڕامێک، هەموو بەهایەک، هەموو بەهایەکی ئاینی مرۆیی ئەخانە گەڕ بۆ دانەوەی ئەم قەرزە. باش بزانە بەڕێزان. ويهلك الحرث والنسل. خوای گەورە ئەفرێن بۆ لە ناوبردنی کشت و کاڵ و زەوی و زار و لە هەمان کاتە بۆ لە ناوبردنی نەوە. کەوات ئاەتەکان واضحن، شاگردەکانیشان ئیشەکەن، مسلمانانیش خەوتون. ئەها بزانە چۆن ئەوان دۆستایەتی و وەلایان خۆشەویستیان بۆ شەیطان هەیە. ئەدی بۆ ئێمە ئیماندار لەو ئاەتانە ناکۆڵینەوە و لەو کێشانەی ئەو سەردەمەش ناکۆڵین لە کاتێک هەمووشمان بەتمای بەهەشتین. کەواتە بابێنەوە سەر بابەتەکەی خۆمان بەوەی کە یەکەمیشت هەڵاوسان دروست بێت لە وڵاتە، دووەمیشت وەرگرتنی زەریبە لە هەموو شتێکە، وە سێمیشتن گەشە. ئەبێ هەموو شتێک وەکو وتم ئەبێ گەشەی پێ بکرێت کە ئێستاکە لە مرۆوە بۆتان باسەکەن مەبەستیان لە گەشەکردن چییە؟